Matematik grundvuxdelkushtre sidan 114. Persiari 22. Vilka vinklar är spetsiga? Spetsig wata أو گۆشانەی کە تیژن گۆشەی تیژ واتە گۆشەکە وەکو سەری نوچی قەڵام یان نوچی چەقو لێرە بۆ وێنە ئەو گۆشەیە تیژە گۆشەی ب چونکە لایەکان هەردووچیان نێزیکن لە یەکتری ئەو لایە زۆر نێزیکە لەو لایە گۆشەکە ناوی ئەو گۆشەی ناوی گۆشەی تیژە سپێتسیگە ئەو گۆشەیەش دیسان گرتەمەشاکەین ئەو لایە زۆر لێک نێزیکن کاتە گۆشەکە دیسان سپێتسیگە ئەوەش سپێتسیگە ئەوەش هەر سپێتسیگە هەموو ئەو گۆشانەی کە لە نەوەدی گچکەترن سپێتسیگن کامەیان نەوەدا سیمبۆلەکە هێمایەکە ئەو جۆرەیە ئەگەر ئەو هابوو وەکو دەبینین چار گۆشەک دروست کرابوو ئەوە نەوەد پلەیە پێی دەرێن ڕێت ڤینکل واتە گۆشەی وەستاو واتە ئەو لایەنە زۆر بەڕاستی دەکەوتە سەر ئەو لای خوار نییە ئەوها هێڵەکم هەیە هێڵەکەی دیش بەڕاستی ئەوها بەڕێک و پێچی ئەو گۆشەیەی دروست دەکا لایەکان ئەو هالەیەک دوورن گۆشەکە نەوەد پلەیە نەوەد دەرەجەیە نەوەد گرادەرە گراد ئەوها نیتی گرادەر لێرە کامەیان نیتیە هەرچەندە پرسیاریان نەکردیە بەڵام بەخۆم دەبی بزانم ئەوە نیتی گرادەرە ئەوە نیتی گرادەرە ئا لەگەڵ ئف گۆشەکانی دیکە ماینەوە ئەوانە تەمەشای ئەو دوو لای بکەین تۆزێک لە یەک دوورن بۆ وێنە ئەو لایە تۆزێک دوورە لەو لای گۆشەی کرایەوە ئەو گۆشەیە پێی دەرێن تروبیگ واتە کرایتەوە واتە لە نەوەدی گەورەترە واتە لەو گۆشەی گەورەترە لایەکان زیاتر لە یەکتری دوورن سی ئەو گۆشەیە تروبیگە چونکە ئەو لایە دوورە مەودایەکەی لەگەڵ ئەو لایە بۆشایەکی زیاتر لە مابەینیان هەیە کاتە گۆشەی د تروبیگە وە گۆشەی گ تروبیگە چونکە ئەو لایەی دوورترە لەو لایەی مابەینەکە زۆرە کاتە گۆشەی گ ڤینکل گێ ئۆکڤینکل دێ ئۆکڤینکل سێ تروبیگە سپێتسیگەکان نوکتیژەکان ڤینکل بێ ڤینکل ئێ ئۆکڤینکل هۆ ئەدی ئەوانی دی نە تروبیگن نە سپێتسیگن ئەوانە پێیان دەڵێن ڕێت ڤینکل بەڵام لێرە نەیپرسیە پرسیاری 43 Hur många grader är بە چەند پلە بە چەند دەرەجە vrider sig واتە دەجوولێتەوە یان دەڕوا minut visaren میلی کاتژمێر میلی خولەکژمێر پۆئێنکلۆککە ئەگەر هاتوو میلەکە نیو کاتژمێر جوولایەوە کاتە ئەم چ دەکەم لێرە
تەماشای کاتژمێرە چی دەینم لێرەکە یەکەم جار لێرەیە پاشان دەجوولێتەوە نیو کاژێر نیو کاتژمێر دەجوولێتەوە دێتە ئێرە چی دروست کرد ئەو کەسکە و ئەو کەسکە چیان دروست کرد گۆشە چیان دروست کرد لەگەڵ یەک گۆشەکە 180 پلەیە چونکە کەتیتە سەر یەک هێڵ لەسەر هەمان هێڵە پاشی هاڵفتیمەی 180 گرادەری دروست کردیە 180 گرادەر ئەدی پاشی یەک کاژێری تەواو پاشی یەک سەعاتی تەواو پاشی یەک تیمەی تەواو کە دەگەڕێتەوە جێی جارانی 2 جار 180 دروست دەکاتە 360 گرادەر جواب وەڵامەکە 360 گرادەر ئەگەر ئەویش ڕوونکەمەوە ئەوها هەر لە چێن دەربوو کێشە نییە خولەک ژمێرەکە هەر لە چێن دەربوو باجارێ لێرە ئەوها لێرە بوو جاری یەکەم دوای دەڕوا هەتا دەگەڕێتەوە جێی جارانی واتە پاشی یەک کاژێری تەواو ئەوها کە گەڕاوە ئەو گۆشەی کە دروستی دەکا 360 چونکە بەرەبەرە گۆشەکە گەورە دەبی ئەوها لێرە ئەوها دەڕوا هەر گەورە دەبی گۆشەکە ئەوها دەبیتە 180 دیسان دەگەڕێتەوە جێی جاران 180 چیتکەش دەکا 360 ئەو کێشە نییە لە هەر جێیەکەی لە هەر چێن دەربوو پرسیاری 44 گرنگە Hur stora är vinklarna U och vinkel V? ئەوە vinkel Uە ئەو vinkla لە مابەینی ئەو دوو هێڵەی ئەوە و ئەوە vinkel V کامەیە vinkel V ئەوەیە لە مابەینی ئەو هێڵە و ئەو هێڵەی ئەوە vinkel Vە ئەمن ئەگەر هاتوو دوو هێڵم هەبوو یەکتریان بڕی ئەوها ئەوجا هەرکوو یەکتریان بڕی ئەوها هەرکوو بوو یەکتر بڕینەکە کێشە نییە تەنیا دوو هێڵم هەبوو یەکتریان بڕی ئەوە هێڵی یەکەم بۆ وێنە یەکتری دەبڕی لەگەڵ هێڵەکەی دی لەگەڵ ئەو هێڵە یەکتریان بڕیە هەمیشە ئەو زاویە ئەو گۆشەی ئێرە هەمان شتە لەگەڵ گۆشەکەی بەرامبەری بەهایەکەیانوە چیەکە کاتە یەکسەر دەزانم vinkel U یەکسانە بە 55 چونکە بەرامبەری ئەو vinkelێ ئەو 55 ئەویش هەر 55 لە هەمان کات ئەو vinkelەی ئێرە هەمان ئەو vinkelەی ئێرە ئەمن دەبی بزانم ئێستا ئەو vinkelە چەندە هەمیشە ئەو vinkelانەی ئەو گۆشانەی لەسەر هەمان هێڵن ئەو vinkelە سۆرە ئێرە لەگەڵ شینەکەی تەنیشتی بە یەکەوە سومایەکەیان دەکا 180 ئەگەر یەکەچیان 55 بوو ئەوێ دیکە 180 55 لێ بڕوە واتە 180 کەم 55 دا 5 لێ بڕوا 5 7 5 لێ بڕوا 2 یەکەکەش دێتە خوارێ vinkel V لیکەمێ 125 کە کۆی دەکەمەوە لەگەڵ vinkelی تەنیشتی دەبی بکاتە 180 چونکە هەردووچیان کەوتینە سەر هێڵە شینەکە لە هەمان کات vinkel V و vinkel U کە کەتینە سەر هێڵە سۆرەکەی ئەوانیش بە یەکەوە 180 پلەیە واتە ئەو دوو vinkelانەی لە تەنیشتێکن جیرانی یەکن بە یەکەوە هەمیشە 180 پلەیە ئەو هابوو vinkelێک ئەو vinkelەم زانی کە
50 یەکسەر دەبی ئەوەی بزانم لە تەنیشتی 180 دەینم 50 لێ کەم دەکەمەوە دەزانم ئەو ڤینکلەی تەنیشتی 130. ئەگەر ئەو جارەی ئەو هابوو دیسان ئەگەر ئەوەم زانی دەبی ئەوەش بزانم لە تەنیشتیتی ئەگەر سۆرەکە بۆ وێنە چل بوو کەسکەکە چەندە 180 چلی لێ بڕوە 140 چونکە بەیەکەوە هەردووچیان 180. پرسیاری 45 Vilken vinkel är störst؟ دوو ڤینکلمان هەیە ئەوە و ئەوە کامەی گەورەترە؟ ئەو ڤینکلە گەورەترە لەو ڤینکلەی بە چاو چونکە ئەو ڤینکلەی ئێرە زیاتر کرایتەوە مابەینەکە زۆرتر هەیە لە مابەینی ئەو لایە و ئەو لایە. کاتە ڤینکل A är större än vinkel B. هەز دەکەی ئەو ڤینکلەی ئێرە سپێتسیگە واتە تیژە، بەڵام ئەو ڤینکلەی ئێرە تروبیگە گەورەترە لە 90 چونکە ئەگەر 90 بە شکلەکەی ئەوها ڕاست و ڕاست بوو، بەڵام ئێرە گەورەترە. پرسیاری 46 و 47 هیچ پێویست ناکە چاچیان کەین، بەڵام تەنیا لێرە ئەوە گرنگە ڤارڤ مانای چییە؟ ڤارڤ واتە بە کوردی خول یان خولانەوە، گەیشتنە هەمان جێگە. یەک ڤارڤ هەمیشە دەکاتە 360 پلە. دوو ڤارڤ واتە دوو جاران 360. سێ ڤارڤ واتە سێ جار 360. یەک ڤارڤ واتە گەڕانەوە لۆ هەمان جێی دەست پێ دەکای دەگەڕێەوە، وەکو میلی کاتژمێر کە دەگاتەوە هەمان جێ 360 پلە دەڕوا. تەواو کاتە چ خۆش.